زانینی ئەم حکومە شەرعیە کە جیهاد لە دژی ئەو حاکمە مرتدانە فەرزی عینە ئەم زانینە خۆی لەو فەرزانەیە کە ئەبێ لە ناو خەڵکیا بڵاو بێت و بۆی هەموو مسلمانە بزانێت کە خوای گەورە فەرمانی پێداوە بە تایبەت کە ئەبێ ئەوەش بزانێ کە دەبێ دژی ئەو حاکمە مرتدانە شۆڕش بکە ئەو تاغوتانە ئەم حکمە ئەزانن بۆیە دەیان پەردەی جەهل و نەزانینیان بە دەوریا داهێناوە بە پەردەدایان پۆشیوە لەولاو دەیان بربەست و ڕێگریان خستۆتە نێوان ئەو داعیانی شارەزای ئەم حکمە شەرعیان تا تێکەڵاو بە خەڵکەکە نەبن و ئەو میلەتە ئاگدار نەکەنەوە ئەم زانیاریان لە ناو خەڵکا بڵاو نەکەنەوە بۆ ئەوی لەلایەکەوە ئاسان بتوانن لە داعیە ڕەسەنەکان بن و ڕیشەکەشیان بکەن بۆی عەوام و مسلمانان تێبگەێنن کە ئەمە دژ بە دەسەڵاتەکەن و دژ بە شەرعێتین بۆی خەڵکەکە لەسەریان نەکەنەوە لەلایەکی تریشەوە ناهێڵن عەوام و خەڵکە گشتێکە ئەم زانیاریانیان پێ بکەن نەوەکە هۆشیاریەک پەیدا بکەن هۆشیارێکی ئیمانی و عەقائیدی بیر لە گۆڕانیان بکەنەوە بتوان کەەوە شۆڕشێک یا ببنە وزەی شۆڕشێک بەرامبەریان لە کاتێکە هەموو مسلمانێک پێویستە شارەزای ئەم دید و هەڵوێستە شەرعیانە ببێ و بزانێ کە حکومەکەی خوای گەورە مادام ئەم مسلمانە ئەم حکومە ئیگرێتەوە تەنانەت مسلمانە فاسقەکانیش کە هەندێک گوناحی گەوریان کردو تێوە گلاون لە ناویە هەر لەسەریان فەرزە چونکە گوناحکارێتیان فەرزێتی حکومە شەرعەکەیان لەسەر ئەوانیش لا نابە ئەوە دوایتر ڕوونیەکەینەوە کە ئەگەر کابرا فاسقیش بوو ئەحکامە شەرعەکانی هەر لەسرە هەروەکو چۆن کە شەراب بخواتەوە کابرا فاسق بۆ پێی بەڵام خۆنوێشەکانی هەر لەسرە کابرا شەراب بخواتەوە بەڵام خۆ فەرزی عینی جیهادەکەی هەر لەسرە کە بێ حاکمی کافری مرتدلا بە حاکمێکی ئیمانداری مسلمانی بخاتە شوێن ئەرکی سەرشانی داعیە ڕەسەنە هوشیارەکان ئەوەیە کە ئەو پەردانە لابن کە ئەم تاغوتانە دروستیان کردو ئەو بربەستانە ڕادن کە خراونەتە سەریان کە نەهێڵن بگەنە خەڵکی تا ئەو حکمە شەرعیانە لە لای خەڵکەکە ڕۆشن بێ ئەرکی سەرشانی یەکیەکی کۆمەڵ بە کۆمەڵی خەڵکی مسلمان لەم حکمە شەرعیە ئەوەیە کە ئەبێ ئەو خەڵکە هەمووی لێی ئاگادار بکرێتەوە یعنی کابرای کۆمەڵی ئیسلامی یا حیزبی ئیسلامی مەفروزە هەم خۆی وەکو منهج ئەم شتانە ڕوون بکات و هەم بۆ ئەندامانی خۆی ڕوون کردوێتەوە کە حکم بغیری ما ئەنزەل الله کە چۆنەوە ئەم دەسەڵاتدارە تاغوتی ئێستا بەسەر کوردستانەوەی حکمێکی تاغوتیە و پێویستیشە بە شۆڕشکردن بهێنرێنە خوارەوە لا ببرێن ئەمە پێویستە نەک هەر بۆ ئەندامی حیزبەکانی خۆی باسکە ئەبێ ئەندام حیزبەکەی خۆی بکە بە کادر بۆ ڕۆشنکردنەوەی فکری خەڵکەکە و ڕۆشنبیرکردنیان و هۆشیارکردنەوەیان لەوەی کە چۆن ئەبێ ببن بە وزەی شۆڕشێکی وا کە بتوانە شریعەتی ئیسلام بهێنێتە پێشەوە حاکمێکی دادپەروەری ئیماندار بخاتە شوێنی ئەم حاکمە مرتدانە ئەمە ئەبێ مسلمانەکان بەمەهەستن ئەو داعیانە بەمەهەستن کە منهەجەکەیان وازحە نەک خۆی کابرا کەوتوێتە ئەم دید لێڵیەوە ئاوا زەمینەی هۆشیاری عەقایدی جیهادی لەناو خەڵکا بڵاو بێتەوە ئاوا جارێکی تر جیهادەکە ئەبێتەوە بە سیما و مۆرکی ئومەتی ئیسلامی بۆ ئەوەی هەر نخبە پەروەردەکراوەکە بەتەنان نەکەوێتە ژێر تین و فشاری دوژمنان و هەموو ڕژە گورزی بەرکەوێت تۆ لە ماندوو بووی لە پەروەردەکردنی داعیەکی جیهادیە کەسێکی باشە دەدانە ساڵە پێوەی مەشغوڵی تاغوتی هەروە بە ئاسانی گرێ و بە قانونی دژە تیرۆرێک و 15 ساڵ حکمێدا لە ژوورەوە کەلێنێکی گەورە بەجێ دێڵێ بەڵام ئەگەر ئەمە لە جاتی ئەوەی کە ببێ بە ئەرکی سەرشانی نخبە ڕۆشنبیریە جیهادیەکە پێویستە ببێ بە دید و تێڕوانینی خەڵکە عەوامەکەش کە هەیە ئەو خەڵکە عەوامەش پێویستەوە بزانێ چۆن ئێستا خەڵکی لەم کات و بار و زروفەیە خەڵکەکە لولیانەدەن بۆ مەسەلەی موچە لەبەرەوە یەکسەر زەرەری بە ژیانیان گەیاندوو و بێموچەی وای لێ کردوون فەقیر ببن هەرچەندە زۆرینە کە حیزبیەکان و یا حیزبەکان یارمەتیانەدەن لە ژێرەوە وانین بەڵام چۆن ئێستا قەزیەی موچە بووە بە قەزەیەکی ژیان و ڕۆژانە لەسەری ئەدوێن پێویستە قەزەی جیهادەکە وای لێبێ قەزەی دینەکە وای لێبێ شریعەتی ئیسلام و سەروەرەتی یاسای شەرع ئاوای لێبێ پێویستە ئەم قەزەی ئاوای لێبێ کە ڕادان و لادانی ئەم تاغوتانە بە غەیری ئەم جیهادە بە غەیری ئەم دید و عەقیدە ئیمانیە جیهادیە لا ناچێ و پێویستیشە ئومەتە عەقائیدیەکە ئەمە بزانێ پێویستیشە ئەوە بزانێت کە ئەم نخبە عەقائیدیە جیهادیە نابێ بهێڵێ زەختەکە هەمووی بکەوێتە سەر خۆی بێ بکەوێتە سەر ئەو شەعبە ئەو خەڵکەش بۆی ببێ بە کارێکی ڕۆژانە کە وەزیفەکەی ئەوەیە کە شریعەتی خوای پەروەردگار بهێنێتەوە
ئەگەر ئاوای لێهات ئەو کاتە کورسی حاکمی مرتەدە لەقێ سەرنجام تەخت و تاراج بەسەر خۆیان ئەڕوخێتەوە خۆی و حاشیە و پەیوەند و ئاڵقە لە جۆکانی لە بزاوتی ئومەتە مەحرومەکە ئەو کاتە ئەترسن کە ئومەتێکی عەقائیدی و مساومەی لەسەر ناکە ئەمە دوای ئەوە بێت کە ئومەت لە کافربوونیان دڵنیابێ بزانێت چەندیان تاوان و خراپەکاری دەرهەق ئومەت و دینەکەی کردووە اینجا ئەخرێنە کەنار و شار بەدەرەکرێن و مەحرومانە فڕێدرێنە زبڵدانی مێژووە ئەمەش حەقە خی گەورە فەرمێەوە ئەخریجوهم من حيث ئەخرەجووکم لە شار ئێوەش بە دەریان نێن هەروەکو کە ئەوان لە شار دەریان پەڕاندون هەر خی گەورە بە پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم لە حەدیثە قودسیەکەیە کە مسلم لە عیاضی کوڕی حمارەوە ڕیوایەتی کردووە فەرمی ئستەخرجهم کەمە ئستەخرەجووک لە شار دەریان کە هەروەکو ئەوان لە شار دەریان کردی کەوا بوو حەقی خۆیەتی کە هەروەکو ئەو تاغوتانەی کە ئاوا ئەو دینیان گۆڕیوە و ئەنجا ئەو کەسانە کە هاوکارانیانن پێویستە وەک چۆن ئەوان هەوڵەدەن و داعیە دیندارەکان گۆشەگیرکەن و یا زیندانیان کەن و یان نەهێڵن دەنجیان بگاتە شوێنانی تر و خەڵکەکەیان بە چەواشەکاری لێهاندن سەدان بەیت و بالۆرەی سوپایەکی ئیدعایەکردن و پڕوپاڵانتە کە بڵاوێکەنەوە بەرامبەر بە مسلمانان وێکن بە شەڕیواتەوات دژیان ئەمانیش پێویستە بە هەمان شێوە ڕەفتار بەرامبەر بەوان بکەنەوە تا خەڵکەکە لە نەزانینە نەمێنێتەوە جێی خۆیەتی دینداران و داعی ڕەسەنەکانیش تاغوتان و هاوبیر و هاوکارانیان هەموو گۆشەگیر بکەن و بە زانستی شەرعەکەوایان لێ بکەن ئەوان بکەونە کەنارەوە ئێمە پێویستە زانستە شەرعەکە بەڕاست و دروستی بڵاو بکەین و کوفر و کافرەتی تاغوتەکان بناسێنین فەرزەتی جیهادەکە بۆ خەڵکەکە ڕوون بکەین و کە بڵین لە دژیان پێویستە ڕاپەڕین ئەنجا هەروەکو ئەو تاغوتانە دیندارە پاکەکان و داعیە ڕەسەنەکانیان لە دووزاقە ناو پارە سامانیان مسادرەکردن و مەحرومیانەکردن و ڕاویانە نان و ژیانیان لەسەر تەنگەکردن و سامانی بەیتولمالیانە کرد بە معاشی سوپا و ئەمن و حاشیە بکرە گیراوەکەی حیزب و تا دژایەتی خواویستەکانی پێ بکەن و ڕێ لە داعیە ڕەسەنەکان بگرن ئەمانیش پێویستە ئاوا بەرامبەریان بوەستنەوە هەمان شێو ئەوان مەحروم بکەنەوە چونکە خی گەورە فەرمێ للفقراء المهاجرين الذين أخرجوا من ديارهم وأموالهم بۆ ئەو هەژار و داماوانەی هی مهاجران کە لە ماڵ و سەروەت و سامانی خۆیان کرابوونە دەرەوەوان هەمویان پێبەجێ هێشت بوون کەوابوو ئەم مسلمانانەی کەم ئەموال و سەروەت و سامانیان هەموو مسادرە کراوە پێویستە مسلمانان بێنەوە ئەوان مسادرەی سەروەت و سامانی ئەوان بکەنەوە مسلمانان پێویستە دەسەڵاتە دیندارێتێکە بگەێنە سەر حکم و سەرۆرەتی شەرع بهێننەوە عەبدوڵای کوڕی مەسعود خوا لێ ڕازی بێ جێڕێتەوە ئەفەرمێ وەکو لە بوخاریە هاتووە ژمارە 4822 أفرمي إن قريشا أبطأوا عن الإسلام فدعا عليهم النبي صلى الله عليه وسلم فأخذتهم سنة حتى هلكوا فيها وأكلوا الميتة والعظام ككات قريش مسلمان بونيان دواخست پێغەمبەری خوا دوعای لێ کردن ئیتر گرانیەک بەسەر قوڕەیشە هات وایان لێ هات لەبەر نەبوونی و داماوێتی و برسێتی و گرانی ئێسقان و لاکە تۆپیویانە خوار لە ڕیوایەتێکی ترا فەرمێ کە هەموو لایەکیان لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەنی و لێ یاخی بوون تینیان بۆ هێنا دوعای لێکردن فەرمووی خوایە یارمەتی دەرم بە لەسەریان بە 7 ساڵ گرانی وەکو 7 ساڵەکە یوسف کە بەسەر میسر هاتبوو ئیتر ئاوە کەوتنە ئەو گرانیە و کە پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام دوعای لێ کردن